ئاگادار کراینەوە لە بوونی 62 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەک دەزانین تا ئێستا 5 حاڵەتی توشبوونی لە 100 تۆمار کراوە و لە نەخۆشخانەی شازادە مارگرێت چارەسەر وەردەگرن وە کۆی توشبووان گەیشتووەتە 107 نەخۆش کە لە ژێر چاودێریدان. ئەتوانین بڵێن ئەو 5 نەخۆشەی لە نەخۆشخانەی شازادە مارگرێت چارەسەر وەردەگرن دۆخی تەندروستیان جێگیرە و لە ڕێی شیکردنەوە بۆ دۆخی کەسە توشبووەکانی وڵاتانی تر شیکردنەوەمان بۆ نەخۆشەکان کردووە وە پشکنینی تیشکی سینی بۆ نەخۆشەکان کراوە و بەپێی راپۆرتەکان زۆرینەی توشبووەکان نیشانەکانی بەرزبوونەوەی پلەی گەرمی تا و هەوکردنی کۆئەندامی هەناسەیان هەیە.